هاوشانی ژینگە و هەوا دڵڕفێنەکەی سەیرانگای سەرتەکی بەمەوە لە سنووری ئیدارەی گەرمیان هەنجیرێکی بەناوبانگی هەیە و بەهۆی تاموچێژی هەنجیرەکەشی خەڵکی ناوچەکە بەتایبەت دێن بۆ سەرتەک و چەند کیلۆ هەنجیرێک لەگەڵ خۆیان دەبەنەوە. ئەمە جیالەوەی ساتێکی خۆش لەگەڵ دیمەنە سەرنج ڕاکێش و ئاو هەوا دڵڕفێنەکەی بەسەر دەبەن. ئەم جوتیارە کە هەموو تەمەنی لێرە بەسەر بردووە باسی ئەو هۆکارانی بۆ کردین کە تایبەتمەندی بە تاموچێژی هەنجیری سەرتەک بەخشیوە. ئەوەی سازیارە ئاوەکەی ناساز نییە. چەند ساڵ دەمەڵێ دەبە حەوا خانەوە هەر خانەوە چەشمەکەی بەدێکی بۆ نۆش ئەوەنە سازیارە ئاوەکەی. لە جووسانە ئاوەکەی گەرمەکە لە هاوین ئاوەکەی سارد دەکات. جوتیاران ئەم ساڵ نەیانتوانیوە وەک پێویست سوود لە بەرهەمی هەنجیری باخەکانیان وەرگرن و بە قسەی خۆیان باخی هەنجیرەکانیان دووچاری نەخۆشی هاتووە. هەر ئەمەش وای کردووە نەتوانن خواستی کڕیارەکانیان پڕ بکەنەوە. هەنجیرمان هەیە ڕەشەیە کۆیچەیە هەروایترنەوە ئیترە بەس هەنجیری با گشتیان مجێفیە باوکی گشتیانە. ئێمە پێژن مجێفی هەنجیرەکەی چەوتەوە خەیار. ئەو هەنجیرە ئیتر قڵاپۆکەی ئەوەتانی ئەبینیت لە خۆی ئەوەرێت وەختی ئەو قڵاپۆ دەرەکات لوتەنێتە ئەردای دەکشی دارم تێداوێ هەمووی بۆڵ ئەنێتە ئەرجو لاکاکە ئەوەرێ وەختێکیش ئەوەرێت دنگەنگەیەکی پێمێنێ ئەگەنێت. ئەم ساڵمان بەرهەمی ساڵ بە ساڵمان بێت تا بێت خراپە بێ بەهۆی پیسبوونی ژینگە و کەشوهەوا و گەرمی و ئەو شتانە هەروە بەهۆی نەخۆشینەوە. بەرهەمی ئەم ساڵمان باش نییە و نەخۆشینەدا لە دارەکان و تا ئێستا هیچ خزمەتێک نەکران یعنی کشت و کاڵ بە تایبەتی زەراع ئەوانە هیچ کاتێک نهاتوون یعنی خەمی باخەکان خەمی بەرهەم خۆن چکە ئەگەر ساڵانە بێن بەعام هەموو باخەکان دەرمان بکەن کێشەکە بنە بڕە بێت چکە ناکرێت جاری وایە ئێمە دەربانەکەین باخەکەی دراوسێمان دەرمان ناکە. هەنجیر میوەیەکی هاوینەیە و تاموچێژی تایبەت بەخۆی هەیە و سەرچاوەی گەورەی کانزا و ڤیتامینەکانە و سوودی زۆری بۆ تەندروستی مرۆڤ هەیە. لە کوردستانیش دوو ناوچەی گرنگ خاوەن خاسیەتە تایبەتەکانی هەنجیرن کە ئەوانیش گوندی سەرتەک لە گەرمیان و هەنجیری ئاکرێیە. شاخەوان محەممەد، کوردسات نیوز، گەرمیان.